هەموولاتان ئاگادارن کە CV بەڕێز ئومێد خۆشنا وەکو کاندیدی پارتی دیموکراتی کوردستان دوێنێ بەدەستمان گەی ئێمە لە فراکسیۆنی پارتی دیموکراتستان لەگەڵ خوشک و برایانم کۆبوونەوەیەکمان ئەنجامدا وەکو فراکسیۆنی پارتی دەردەشەی سیڤیەکەمان کرد بەڕێز کاکومێت و دواتر بە نووسراوێکی فەرمی فراکسیۆنی پارتی دامانە دەستەی سەرۆکایەتی بۆ ئەوەی کۆبوونەوەیەکی ئاسایی ڕێ بکرێت لە ناوەڕاستی هەفتەی داهاتوو خۆتان ئاگادارن کە پارێزگاری هەولێر بەڕەحمەت بی دکتۆر فرسەت کە ژیانی سپارت ئەو شوێنە فەراغ بوو ئێمە بە پێویستمان زانی لە پارتی دیموکراتی کوردستان چاوەڕوانیەکی زۆریشمان کرد لە ماوەی ڕابردوو کە بتوانین باشترین کەس باشترین کادیری پارتی بتوانی خزمەت بە شاری هەولێر بکاتن لەسەر ئەوە ساسا کاکومێت کاندید کراوە لەلایەن مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی و هەروەها بەڕێزە نابی سەرۆک هەفتەی ئایندا بە تاکید کۆبوونەوەکە ئەنجام ئەدرێ و بۆ زانیاریشتان بە پێی یاسایی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم ڕێگە پێدراوە هەر کەسێک لە سنووری پارێزگای هەولێربی ئەو مەرزانێکە لە بۆ پارێزگار هاتیە لە یاساکە دەتوانی سیڤی خۆی پێشکەش بکە بە پێی زانیاریەکانی ما هەندێک خەڵکی تریش سیڤی خۆی پێشکەش کردیە بە دەستەی سەرۆکایەتی بۆ چێبڕکێکی لە ناو پرۆسەکە بکاتن پرۆسێکی دیموکراتیە ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتوو کۆبوونەوەکە ئەنجام ئەدرێت ئێمە وەکو ئاگادارین پێمان گوتراوە ئەگەر هیچ بربەستێک کێش و گرفتێک نێتە پێش و یان هیچ تەوەرەیەکی تریان بەرنامەیەکی زیادە لە کۆبوونەوەکە تەوەرێک زیادە نەکرێتن تەسەوڕەکەم ڕۆژی دووشەم یان سێشەم کۆبوونەوەکە ئەنجام دەدرێت. پێتانوایە دێک بە کاردیانی ئەوەدا و هەندێک فراکسیۆن جوێنزان لێدەکەن هەندێک داواکاریان لە سەری کە پێشووتر هەندێک لە پۆستەکانی میدانی پارێزگا بێت بەدێتەوان 500 ساڵێکە دوا کەوتووە نەدراوە لەلایەن ئێوە پێتانەتیەکی گۆڕان ئاگادارن لە ئەنجومەنی پارێزگای هەولێر هەموو ئەو پرۆسە دیموکراتیک کە بەڕێوە چۆ لە بۆ کاندیدەکان چ پارتی چ یەشێتی چ گۆڕان چکەمە هەموو خەڵک لە نێوان ئەو سێ حزبە خەڵک کاندید کرا و پرۆسەی دیموکراتی دەنجشی متمانەی پێبەخشراوە پۆستەکانیش لە حکوومەتی محەلی وەرگیراون لە ئێستادا ئێمە ئەوان قرار دەدەن ینی وەکو فراکسیۆنەکانی یەکێتی گۆڕان یان یەکگرتو یان هەر فراکسیۆنێکی تر بڕیار لایوانە کە کاندیدی ئێمە دەنگ پێ ئەدەنیان نا تا ئێستا کە ئێمە بەردەوامن پێدایە بەو تەبایی و برایەتی هەر کاندیدێک لە هەر لایەنێک بووبی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئێمە بەبێ دوودڵی دەنگمان پێداوە چ یەکێتی بی چ گۆڕان بی چ پارتی بی لەو ڕۆوە کێشە و گرفت پامان نیمانە.